یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە هاوڵاتیان لە ماڵەکان ماونەتەوە و پابەندی ڕێنماییەکانن. دەچینە کلینیکی پزیشکی عەلی ناجی تایبەت بە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا. سەرخێڵ ئاراس سەرپەرشتیار یەکێک لە ناوەندە گرنگوەستیارەکان دەکات بۆ ڕووبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا و ڕایدەگەێنێت لە ڕۆژانی جەژنیشدا هەروەک ڕۆژانی ئاسایی لە ئەرکدان و لە خزمەتی هاوڵاتیاندان. جژنی ئێوە و جژنی هەموو گەلی کوردستان پیرۆز بێت. ئێمە کلینیکی عەلی ناجی هەروەکو لە دەستپێکی ڕووبەڕووبوونەوەی کۆرۆنایە بە سەرپەرشتی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هەر لە سەرەتاوانێ کلینیکەمان کراوەتەوانێ ڕۆژانە بەڕووی هاوڵاتیان و هاوڵاتیانەیەن بە مەبەستی پشکنین بۆ ڤایرۆسی کۆرۆنا. بۆ ڕۆژانی جەژن ئێمەش بە هەمان شێوەی خەستەخانەکانی گەورەکان کلینیکەکەی ئێمە کراوەتەوانێ بەڕووی هاوڵاتیانەی کە پشکنین بۆ خۆیان کە گومانی ئەوە هاکەن کە هەڵگری ڤایرۆسەکە بن یاخود بەرکەوتویان هەبێ بێ توشبوویەکی ڤایرۆسەکە یاخود یەکێک لە نیشانەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنایان هەبێت. پزیشک و پەرستارانی ئەم نەخۆشخانەیە بەردەوام لە ئەرکدان لە ڕۆژانی جەژن لە پێشوازی هاوڵاتیاندان و پشکین بۆ ئەو کەسانە دەکەن کە گومان دەکرێت هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بن. سەرەتا پیرۆزبایی جژنی ڕەمەزان لە هەموو لایەکەکەم بەخێر بن. بەڵێ ئەمە وەکو کلینیکی عەلی ناجی وەکو ڕۆژانی کە بەردەوامی لە خزمەتکردنی هاونیشتیمانانی خۆمان و داواکارین لە هاونیشتیمانانیش لەگەڵ ئەوەی کە ئێمە هەوڵێن ئەوانش لەگەڵ وای یارمەتیمان بن. داواکارێمە هەر لە سەرەتا ئەو بۆ ئێستا ژەر ئەوەیە هاوڵاتیانە بە هەردا بنیشن و بڵێن شتێک ئێستا زووتۆ خەڵک ئەم شتەی هەر بەڕاستی نەگرتووە پێویستەکە بن فەحس بکەن چکە لە سەرەتا وتیان تەواو نەخۆشیەکە نەماوە بەڵام لەبەر کەم تەرخەمی هاوڵاتیان فەحسیان نەکرد زۆربەی هەنێکی هێشتا هەر تێما بوو ڤایرۆسەکەی تیاما بوو بۆ بە پێویستی زانین هەموو کەسێ بێن فەحسە بکات. ئەم جەژنە ئەگەرچی زۆربەی هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا ماونەتەوە و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ دەکەن لە پێناو تەندروستی هەمووان، بەڵام زۆرن ئەو کەسانەشی لە ئەرکدان لە فەرمانگە خزمەتگوزاریەکان و خزمەتی گشتی دەکەن لە نمونەی پزیشکان و کارمەندان لە کلینیکی عەلی ناجی تایبەت بە پشکنینی هاوڵاتیان. ژمارە ڕۆڤگەلی کوردستان، سلێمانی.